دلیلێکیان نییە وەڵام ماشەڵڵا ئەوەندە مصرن لە سڕە ئیخوان و ئەجا زۆر کەل لە پوتنتیایە هەزار دلیلیان بۆ بێنی تۆ نایگۆڕن ئامینی ژەکەن تەبان بەڵام بە نهێنی بە پەنهانی لە جارێک لە مزگەوتێک لە پاکستان نوێژمان کرد ئێمە مەجموعای خەڵکی عراقی و کورد و عەرەب و ئەنواعمانتیا بوو کە گەیشتەوە لە داڵین ئێمەش هەمووتمان ئامین بە دەنگی بەرز کەچی مەلاکە ئاوڕیداوتی ئین ئەنکەرە الأصواتی لە سەوت الحەمیر جنێودان پێمان مزگەوتێکیکە نووسی بوویان هەر کەسێک ئامین بە دەنگی بەرزەکە لە مزگەوتە بڕاتە دەرەوە بڕا مزگەوتێکیکە بگەڕێ قبوڵیان نییە مع العلم ئێ باشە ئەم ئامینە خۆیەک جار نەوتراوە لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەم پێغەمبەرە نازارە سەڵات و سەلامی خوای لێبێ 5 نوێژی هەموو شەو و ڕۆژێک لە مزگەوت کردووە ئەم سەحابێ بەڕێزانە 124,000 سەحابی هەمووی بە دەنگی بەرزوێتی ئامین باشە هەموو ڕیوایەتە فڕێ دەیتە ئەولاوە مچەلەبی بەشتێکی تری خۆتەوە کە دەلیلێکت لەسەرینی ئەمە مەسەلەکە لەمەیە پابند نەبوونیانە بە دەلیلەکەەوە تەعەسوبیشیان بۆ مەزەبەی خۆیان قاژنیانن بەیەکەوە تەواو قاژنانە بەیەکەوە خۆ هەروان ژوانین مەلای کوردەواریش هەیە ڕقی لەوا بێتەوە ئەگەر چی سونەتیش یا خەڵچەکەی قبوڵ ناکە